سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕانی هاوکارماتوینەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتیاوڵەکانی سەرلەبانی ڕۆژی دووشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامین نیشتیماعی لە کرماشان و چەند شاری ئێران، پەیمان نوێکردنەوەی گەنجانی شۆڕشگێڕی قوڕوا لەگەڵ ئاواتی گیانبەختکردوان، نەشتەرگەری پەیوەندی دەماری دەستکرد بۆ مەحموود ساڵحی لە تاران، سوتاندنی دووبارەی دارستانەکانی جوانڕۆ، برینداربوونی کۆڵبەرێک لەلایەن هێزەکانی ڕژیم لە سنووری بانە، سەپاندنی سزای زیندان بەسەر فەرهاد شێخی چالاکی کرێکاری خەڵکی سەقز، خۆپیشاندانی خانەنشینکراوانی فولات لە چەند شاری ئێران و دۆخی خراپی تەندروستی ڕەزا شەهابی لە زیندانی ئێڤی. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامین نیشتیماعی لە کرماشان و چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە دەی پوشپەڕ خانەنشینکراوانی تامین نیشتیماعی لە کرماشان و چەند شاری دیکەی ئێران دەست بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. بە پێی ڕەواڵی هەر یەکشەممە خانەنشینکراوانی تامین نیشتیماعی لە شارەکانی ئەهواز، کرماشان و تاران لە ئاسپایەخ نەدانی بەرپرسانی ڕژیم بە کێشە و گرفتەکانیان ناڕزایەتیان دەربڕی. خانەنشینکراوانی تامین نیشتیماعی خوازیاری زیادکردنی ئاستی هەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوساندسازی و دابینکردنی بیمەی دەرمانی بوو. پەیمان نوێکردنەوەی گەنجانی شۆڕشگێڕی قوڕوا لەگەڵ ئاواتی گیانبەختکردوان. گەنجانی ئازادی خوازی قوڕوا ڕۆژی یەکشەممە دەی پوشپەڕ و هاوکات لەگەڵ کۆچی دوایی باوکی یەکێک لە گیانبەختکردوانی شۆڕشی خەزەڵوەری 98 بە ناوی ئیبراهیم ڕزایی پەیمانیان لەگەڵ ئاواتی هەموو گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری نێکردەوە. کۆمیتەی گەنجانی شۆڕشگێڕی قوڕوا لە بەیاننامەیەکدا وێڕای سەرخۆشیکردن لە بنەماڵەی ڕزایی ئاماژەی بە ئێش و ئازاری دایکان و باوکانی دادخوازی ئێران کردووە و ڕایانگەاندووە کە قەد ئەو ئازارەی کۆماری ئیسلامی نەسیبی بنەماڵی قوربانیانی سەرکوتی کردووە لە بیر ناکەین و تا کۆتایی هێنان بە دەسەڵاتی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی درێژە بە خەباتمانەدەین. نەشتەرگەری و پەیوەندی دەماری دەستکرد بۆ مەحموود ساڵحی لە تاران. ڕۆژی شەممە نوێی پوشپەڕ مەحموود ساڵحی لە ڕێبەرانی ناسراوی بزوتنەوەی کرێکاری کوردستان لە نەخۆشخانەی سینای تاران نەشتەرگەری و ئەمەلی پەیوەندی دەماری دەستکردی بۆ کرا. مەحموود ساڵحی لە حاڵێکدا نەشتەرگەری بۆ کراوە کە بەهۆی بەندکرانی نایاسایی و ئەشکەنجەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی تووشی چەندین نەخۆشی وەکو گورچیلە بووە. لەو کاتەوە کۆماری ئیسلامی بەدەسەڵات گەیشتووە مەحموود ساڵحی 19 جار بەرە ڕووی تۆمەتی ناڕەوا بۆتەوە و چەندین جار دەست بەسەر و سەرجەم 8 ساڵ زیندانی کراوە. ئەو چالاکە کرێکاریە بەهۆی سەرمابردووی لە بەندی تاکە کەسی زیندانی سەقز و مانگرتن لە خواردن تووشی خوێنبەربوونی گورچیلە بووە و بنەماڵەکەی ناچار بوون دیالیزی بۆ بکەن. سوتاندنی دووبارەی دارستانەکانی جوانڕۆ ڕۆژی شەممە و یەکشەممە دەی پوشپەڕ و نوێی پوشپەڕ دارستانی شاری جوانڕۆ بۆ جارێکی دیکە لەلایەن دوژمنانی ژینگەوە ئاگردرا و ژینگە پارێزان و خەڵکی خۆبەخش سەرقاڵی کوژانەوەی ئاگرەکە بوو. بەپێی زانیاریەکان دارستانەکانی شاری جوانڕۆ لە چەند لاوە ئاگردراوە. هەوڵی ژینگە پارێزان و خەڵکی خۆبەخش بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە ئاکامێکی نەبووە. ڕێکخراوە مەدەنیەکان داوا لە خەڵک دەکەن بچن بەهانانەوە تاکو ڕێگە لە پەرەسەندنی ئاگرەکە بۆ ناوچەکانی دیکە بگرن. برینداربوونی کۆڵبەرێک لەلایەن هێزەکانی ڕژیمەوە لە سنووری بانە ڕۆژی شەممە نوێی پوشپەڕ کۆڵبەرێکی خەڵکی بانە بە ناوی شێرزاد چاوشینی تەمەن 34 ساڵ بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی هەنگی مەرزیە و شارە بریندار کرا. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز هێزەکانی ڕژیم لە سنووری بانە شێرزاد چاوشینیان دەست بەسەر و دەستیان بەسەر موبایل و 1230 دلار پارەی ناوبراو داگرتووە. هێزەکانی ڕژیم پاش ئەشکەنجە و لێدانی شێرزاد
ڕاستەوخۆ تەقیان لێ کردووە و ئێستا ئەو کۆڵبەرە لا نەخۆشخانەی شاری بانە بەستەری کراوە. سەپاندنی سزای زیندان بەسەر فەرهاد شێخی چالاکی کرێکاری خەڵکی سەقز. فەرهاد شێخی چالاکی کرێکاری خەڵکی سەقز و دانیشتووی شاری هەشتگردی کەرەج لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی ئەو شارە بە سەرۆکایەتی قازی ئاسف حسەینی بە تۆمەتی تەبلیغ دژی نزام بە 1 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کرا. فەرهاد شێخی سەرەتای مانگی ڕێبەندانی ساڵی 1401 دەست بەسەر و بۆ زیندانی ڕەجایی شار گوازرایەوە. ئەو چالاکە کرێکاریە لە ڕێکەوتی هەژدەی ڕێبەندانی هەمان ساڵ بەر لێبوردنی گشتی کەوتوو لە زیندان ئازاد کرا. ڕۆژی یەکشەممەی حوتی جۆزەردانی 1402 هەتاوی فەرهاد شێخی بۆ جارێکی دیکە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەی ئیدارەی ئیتلاعات کرا. ناوبراو لەلایەن دادگای ئینقلابی کەرەج بە تۆمەتی تەبلیغ دژی نزام بە 1 ساڵ زیندان، 2 ساڵ قەدەغەی سەفەر بۆ دەرەوەی وڵات و 2 ساڵ دوورخرانەوە بۆ شاری دیواندەرە مەحکوم کراوە. خۆپیشاندانی خانەنشینکراوانی فولاد لە چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە دەی پوشپەڕ خانەنشینکراوانی فولاد لە شارەکانی تاران، ئیسفەهان، قاینشار و ئەحواز دەشت بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. خانەنشینکراوانی سەنعەتی فولادی ئێران خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی، دابینکردنی بیمەی تەکمیلی، هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی و چاکسازی لە بواری ژیان و مەعیشەتیان بوو. کۆبوونەوەی خانەنشینکراوانی معدەنی بەردی خەڵوزی ئەلبورزی شەرقی لە شاهروت. خانەنشینکراوانی معدەنی بەردی خەڵوزی ئەلبورزی شەرقی لە شارستانی شاهروت ڕۆژی یەکشەممە دەی پوشپەڕ لە ئاستۆخی خراپی مەعیشەتی ناڕزایەتیان دەربڕی. خانەنشینکراوانی معدەنی بەردی خەڵوزی شاهروت خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان، زیادکردنی حەقدەست بە پێی هێڵی هەژاری، ئاوسانسازی حەقدەست و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بۆ خۆیان و بنەماڵەکانیان. دۆخی خراپی تەندروستی ڕەزا شەهابی لە زیندانی ئەڤین. بە پێی راپۆرتی سەندیکای کرێکارانی شرکەت واحدی تاران و دەوروبەر، ڕەزا شەهابی چالاکی کرێکاری بەندکراو لە زیندانی ئەڤین تووشی بڕانی دیسکی کەمەر بووە و ئەبێ بە زووترین کات نەشتەرگەری بۆ بکرێت. بە پێی راپۆرتە ڕۆژی شەممە نوێی پوشپەڕ ڕەزا شەهابی بۆ مەبەستی ئەنجامدانی مەعاینەی پزیشکی ڕەوانەی مەتەبی پزیشکی مێشک و دەمار کرا پاش ئەنجامدانی MRI پزیشکی نەخۆشخانەی ئیمان بە مەئمورانی زیندانی ڕاگەیاند کە ئەو بەندکراوە دەبێت بە زووترین کات نەشتەرگەری بۆ بکرێت، بەڵام هێزەکانی ڕژیم ئەو چالاکە کرێکاریان لێڕای خراپی دۆخی تەندروستی بۆ زیندان گەڕاندەتەوە. دوا هەوڵمان سەبارەتە بە گیانلەدەستانی 18 کەس بەهۆی تەقینەوەی بۆمب لە نیجەریە. ڕۆژی یەکشەممە دەی پوشپەڕ بەهۆی تەقینەوەی بۆمب لە ئەیالاتی بۆرنۆ لە باکووری نیجەریە بەلانی کەم 18 کەس گیانیان لەدەستا. بە پێی راپۆرتەکان هاوکار لەگەڵ تەقینەوەی ئەو بۆمبە هێرشێکی خۆکوژی لە مەراسمێکی زەماوەند لە هەمان ئەیالەت ڕووی داوە و بۆ هۆیەوە 6 کەس کوژراون و بەدەیان کەسی دیکەش بریندار بوون. هەرچەند تا ئێستا هیچ گروپێک بە فەرمی بەرپرسیارەتی ئەو هێرشانەی لە ئەستۆ نەگرتووە، بەڵام تۆمەتباری سەرەکی گروپی بوکو حرامە کە لەگەڵ داعش پەیمانی بەستووە. بەڵێ ئازیزان و خۆشەویستان گەشتیاوڵەکانی سەرلەبانیتان پێشکەشکرا. کاتێکی خۆش.